جۆریەم لیزەرانە جیاوازەکانیان چییە بۆ نرخەکانیان جیاوازە کاریگەریان لەسەر پێستەکان چییە؟ بەڵێ بێگومان جۆری لێزەرمان زۆرە ساڵ بە ساڵ جۆرەکانی ئەگۆڕێت و جۆری جیهازەکانیشمان ئەگۆڕن بەگشتی ئەو جیهازانە کۆمەڵک جیهاز هەن لە عالەمە باوەڕپێکراون کە ئەمانە مەزدەڕەکان ناسراوە شەریکەکانیشان ناسراون جۆری لێزەرەکان بۆ نمونە هەیە ئیش لەسەر مووی ڕقەکە هەیە لەسەر مووی دەرم هەیە لەسەر هەردووکی هەیە بۆ پێستی کاڵ باشترە هەیە بۆ پێستی تۆخ وەکو کاریگەریان جیاوازیان هەیە ینی کاریگەریان بۆ سەر مووەکان یاخود ئەتوانین بڵێن زەرەری بوو پێست هەیە ئەتوانین بڵێن هەنێک لەم جیهازانە ئەگەر بەڕاستی بە تایبەتی ئەگەر جوان بەکارنێت کەسەکە شارەزانە بێ زەرەر لە پێستەیە پەڵە و سوتاوی و شتی تر دروستەکات لە زۆربەی حاڵتەکانیشە کاریگەری نییە واتە ئیشەکەی خۆی بە پێی پێویست ناکە پێویستە ئەم جیهازانە کە بەکارهێنرێن لەلایەن دکتۆری پسپۆڕی پێستەوە بەکارهێنرێن نەک ئەو کارمەندانەی کە لەو سنتەرەیە هەن بەکاری بێنن و پێشوەختەش پێویستە ئەو نەخۆشە سەردانی دکتۆری کرد بێت دکتۆر پێی بڵێت ڕێنمایی کار کە چ جۆرە لیزەرێک بەکاربێنێت یان چۆن بەکاری بێنێت من پێم وایە لە ساسا ئەبێت لە شوێنێک بێت کە پزیشکی بە تایبەتی پزیشکی پێستکەوە کاری ئەو لێ ئەزانێکە ئەمە و ئێستا من بەش بە حاڵ خۆم نەخۆشانی خۆم کەین بۆ لای ئێمە سەرەتا خۆم بۆیان دیارەکەم کە بەچێ با بڵێن فلوەنسی پێیان یا بەچێ جۆرە هینێک دەرەجەیە بۆیان بکەم پێستەکان جیاوازیان هەیەوەکرێ پێ هەندێک پێستە بن کە نەتوانرێت لیزەری بۆ بکرێت بێگومان ئێمە بۆڵێنێ بە پزیشکی پێست بە تایبەتی لەبەرەوەی ئەوە توانین دیاریکە کە ئەم کەسە ئەتوانێت ئەم لەیزەرە بکە یان نە لەو کاتەیە بۆ نمونەیەکێک کە پەڵەی هەبێ یا لەو پێشخۆی مەسەن سوتاوی هەبێ یاخود برینێکی هەبێ بۆ نمونە ئەمانە نابێ بۆی بکەی یاخود ئەبێ دکتۆرەکە کۆنتڕۆڵی کاکە بە چ فلوەنسێ یاخود دەرەجەیە بۆ یەکەی ئەمە ئەبێ دکتۆرەکە ئاگاداری هەبێ کە ئەم کەسە کە ئەم هینی بۆ ناکرێت بۆ نە ئافرەتی دووگیان من بەش بە حاڵی خۆم بە تایبەتی لە سەرەتای حملا بۆی ناکەم لەیزەر هەرچەند لە زۆر شوێن ئەیکەن ئەگەر کەسەکە زۆر گرنگە بەلام بۆ ئەتوانێت لە کۆتایی مانکانی کۆتایی دووگیانەکە بیکە